ئامێنداریە گشتی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە داخوایانیەک دەربارەی عێریشە چەکدارên PKK بۆ سەرهێزە پێشمەرگەیەن کوردستانê بەڵاو کروتێدا عێریشە PKK بە توندی شەرمەزار کرد. ئامێنداریە گشتیە ئەنەکەسە دە داخوایانیا خۆدا دەبێژێ ددەمێک و گەلێ کورد لە هەرێما کوردستانê چاوەڕێە ئەو لە هی و سەقامگیریەکە بەهتر دکێ سەرکردایەتیە هەرێما کوردستانê کار و خەباتێش بۆی پاراستنا مڵەتێ کوردستانê ji پîلانên derekî dikê هەوڵ دەدێک و دە هەموو سکتەراندا خزمەتا وڵاتیان خوا بکێ. چەکدارên PKK لە ڕێکەفتا چارێ 11/2020 عێریشی هێزە پێشمەرگێ کوردستانê li nehiya çemankê ya ser bê parêzgeha Duhokê ve kir û di encamê pêşmergeyek şehîd bû û jimarek birîndar bûn. هەروەها دە داخوایانیەدا هاتیەک و ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە بە توندی ئیدانەیە عێریشە لە دژی هێزە پێشمەرگێ کوردستانی هاتی ئەنجامدان دکێ و تەکەس دکێک و پێویستە PKK ڕێزێ لە سەروەریە هەرێما کوردستانê بگرێ و بەت و ئاوایەکی ئەو لە هەیە هەرێما کوردستانê تێک نەدێ و بپارێزێک و بەردەوام هەرێما کوردستانê پشتەوانیە تەڤایە گەلێ کورد لە هەر چوار پارچەیەن کوردستانê دکێ. ئامێنداریە گشتیە ئەنەکەسێ دە داخوایانیا خۆدا گۆچیک و ئەو لە هەیە سیاسی و ئارامیە ئابوووریە و دێ کوردستانê دەبدەستکەتی دەر ئەنجامێ قوربانیên هێزە پێشمەرگەیەن کوردستانەیە و di çەندین ساڵên بوریدا شەهید و قوربانیدانە ji بۆی rizgariya کوردستانê و پاراستنا wan destکەوتان ji pîlanên navxweyî û derekî erkekî neteweyî û exlaqî ye. دەیەداویە داخوایانیا خۆدا ئامێنداریە گشتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە دەخواست جێ PKK و تەڤایە ئالیەن کوردستانی کرد و ڕێزێ لە تایبەتمەندیەن پارچەیەن دنیەن کوردستانê بگرن و ئەزمونە هەرێما کوردستانê بپارێزن و دەستێوەردانێت کاروبارê هەرێمیە نافخۆییدا نەکن و ڕێزێ لە یاسا و سەروەریە هەرێما کوردستانê بگرن.